ئاماری کوژراوانی هێرشە ئاسمانەکەی سوپای سوودان بۆ سەرەکێک لە بازاڕەکان لە باشووری خەرتومی پایتەخت گەیشتە 40 کەس، سەدان کەسی دیکەش بریندار بوون. ئەوەش خوێناویترین ڕوودا و قوربانی مەدەنیە لە دوای دەستپێکردنی شەڕی ناوخۆی ئەو وڵاتە. دانیشتوانی بازاری قۆرۆ لە ناوچەی مایۆ لە خەرتوم ناچاربوون بە گوێدرێژ و ماتۆری سێتایە بریندارەکان بگوازنەوە بۆ نەخۆشخانەکان، ئەوەش دۆخی بریندارەکانی سەختتر کرد. هەرچەندە سوپای سوودان دەڵێت هێزەکانی بەرپێچدانەوەی خێرای کردوتە ئامانج، بەڵام وا دیارە ئەمەش هاوشێوەی بردومانەکەی چوارشەمەی پێشووە کە تێیدا 19 هاوڵاتی مەدەنی کوژران و دواتر سوپای سوودان دانی نابەوەی هەڵە بووە. وەزارەتی تەندروستی دۆخەکەی بەکارەسات بار وەسف کردو و پێشبینی بەرزبوونەوەی ژمارەی کوژراوانی کرد بەهۆی زۆری بریندارەکان و سەختی برینەکانیان، هەروەها کەمی ستافی پزیشکی و دەرمان. ئەمڕۆ شەڕ و پێکدادانی قورس لە نێوان سوپای سوودان بە سەرۆکایەتی عەبدولفەتاح بورهان و هێزەکانی بەرپەشدانەوەی خێرا بە سەرۆکایەتی محەممەد حەمدان دقلۆ لە باشووری پایتەخت ڕوویدا کە لە 15 نیسانەوە دەستی پێکردووە. بە پێشایەت حاڵەکان ئەمڕۆ گەڕەکانی جوبرە و شەجەرە و مایە و ئەسەری لە باشووری خەرتوم شوێنی شەڕ و پێکدادان و ئاڵۆزەکان بووە. ئامارە نافەرمیەکان باس لە کوژدانی زیاتر لە 7500 سوودانی دەکەن بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکانەوە، بەڵام بەرپرسانی تەندروستی جەخت لە بوونی ژمارێکی زۆرتری قوربانەکان دەکەن بەهۆی پچڕانی پەیوەندی نێوان ناوچەکان. بەهۆی ئەم شەڕە ناوخۆیەوە تاوەکو ئێستا 5 ملیۆن هاوڵاتی لە کۆی 48 ملیۆن دانیشتوان ناچاربوون ماڵ و حاڵیان بەجێبهێڵن بەرەو ناوچەکانی دیکەی سوودان و دەرەوەی وڵات بەتایبەت میسر و چاد، ئەوەش بە پێی ئاماری فەرمینەتەوە یەکگرتووەکان. شەڕ و پێکدادانەکان لە خەرتوم و دەوروبەری و هەرێمی دافۆر لە ڕۆژاوای وڵات چڕ بوونەتەوە، سەرباری چەندین هەوڵی ناوخۆی و جیهانی، بەڵام هێشتا هیچ چارەسەرێک بۆ ڕاگیرانی شەڕی ناوخۆیی نەدۆزراوەتەوە. ئەوەی جێگەی ئاماژەیە تاوەکو ئێستا هیچ لایەنێک نەیتوانێت هیچ پێشڕەویەک لەسەر حسابی ئەوی دیکە بکات. هێزەکانی بەرپەشدانەوەی خێرا کۆنتترۆلی چەند ناوچەیەکی نیشتە جێبوونیان لە خەرتومی پایتەخت کردووە و سوپاش بە فڕۆکە و تۆپهاوێژ ڕوبەڕوویان بووەتەوە و دەیەوێت کۆنتترۆلیان بکاتەوە. چەند جارێک بە نێوەندگیری سعودی و ئەمریکا چەند ڕێکەوتنێک بۆ ئاگربەست ئەنجام درا، بەڵام تەنها چەند کاتژمێرێک یاخود چەند ڕۆژێکی خایاندووە.